حەشتی شعبی چی بەسەردێت؟ پلانە نوێەکەی ئێران و حکوومەتی عێراق بۆ حەشت چییە؟ ئەگەرچی دوێنێ ناوەندەکانی هەواڵی عێراقی دەنگۆی هاتنی ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانیان بۆ عێراق ڕەت کردەوە، بەڵام هیچ لەوە ناگۆڕێت کە فشارەکان بۆ سەر حکوومەتی عێراق و بەرپرسانی شیعە لە حەشتی شعبی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون دەکەن. ڕۆژنامەی العەرەب نووسیوێتی دوێنێ دووشەممە شەشی کانونی دووەم لە سەردارێکی نهێنیدا بۆ بەغدا ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودس پلانێکی نوێی هێناوە بۆ چارەسەرکردنی دۆخی حەشتی شعبی و پلانەکەشی داوەتە دەسەڵاتدارانی شیعە. ئەگەرچی پلانەکەی قائانی بەر لەوەی سەرزانی عێراق بکات پێشوەختە لەلایەن ئەمریکاوە ڕەتکراوەتەوە و سوودانیش پێشترە و بژاردەیی دابووە دەست ئەمریکیەکان، بەڵام زۆر بە خێرایی ئەو پێشنیارەش ڕەتکرایەوە. سەرچاوە سیاسیەکانی عێراق دەڵێن ئێران هەوڵ دەدات پلانێکی پێشوەختە بە دڵی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەی حەشت جێبەجێ بکات پێشەوەی سوپای عێراق ناچار بکرێت بە هەڵوەشاندنەوەی. بەپێی ڕۆژنامەی العەرەب پلانەکەی قائانی بەو جۆرەیە کە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڕیارێک دەربکات بۆ تێکەڵکردنی تەواوی چەکدارانی حەشت لەگەڵ هێزە عێراقیەکان. بەپێی زانیاری ڕۆژنامەکە ئامانجی ڕاستەوخۆی ئەم پلانە نەهێشتنی هەر جۆرە دەرکەوتنێکی ئاشکرای چەکدارانی حەشتە و پاراستنی ئەندامەکانیەتی لە هەر بە ئامانجگرتنێک لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە. بەم شێوەیەش چەکدارانی حەشت دەبنە بەشێک لە هێزەکانی بەرگری عێراق و جلی سەربازی عێراقی لەبەردەکەن، نەک جلی حەشت کە ئەوەش دەبێتە هۆی پاراستنیان. بەڵام پلانەکەی قائانی هەر لە سەرەتاوە لەلایەن ئەمریکاوە ڕەتکرایەوە، کاتێک سوودانی ئەو پێشنیارەیدا بۆ ئەنتۆنی بلینکن وەزیری دارەوەی ئەمریکا بەوەی کە حەشت لایەکەیەکی سربەخۆوە بخرێتە سەر وەزارەتی بەرگری عێراق، بەڵام دەست بەجێ ئەو پلانە لەلایەن ئەمریکاوە ڕەتکرایەوە وتیان بە هیچ جۆرێک متمانە بە حەشت ناکەن بە چەکداری بمێننەوە، چونکە جوڵەی ئەو هێزە لەژێر بڕیارەکانی تاراندایە. ئەمە جگەلەوەی ئەمریکا داوای لە چەکداماڵینی تەواوی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران دەکات لە عێراق. پلانی تێکەڵکردنی حەشت بە سوپای بەرگری عێراق هێندەی دیکە گومانەکان لەسەر عێراق قورستر دەکات، چونکە ئەو کاتە تەواوی سوپای بەرگری عێراق و هێزە ئەمنیەکان دەخاتە ژێر پرسیارەوە. دوێنێ عەلیڕەزا مەجیدی شرۆڤەکاری دیاری سیاسی ئێران لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیاند باشترە چاران پرسی حەشت بۆ حکوومەتی عێراق و عێراقیەکان جێبهێڵێت، چونکە مانەوەیان بۆ جۆرە دەیان خاتە بەردەم مەترسی جدیەوە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە.